کوردبوون و شەهیدبوون دوو چەمکی لێکدانە بڕاون یەکێکیان شوناسی ئێمەیە و ئەوی تریان نرخی پاراستنیە و شوناسەیە. کوردبوون تەنها ناسنامە نییە بەڵکو میراتێکی پڕ لە ئازار و شانازیە. شەهیدبوونیش ئەو نرخەیە کە ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە دەیدان تا کوردستان وەک قەڵایەکی خۆڕاگر بمێنێتەوە. هەر دڵۆپە خوێنێکی شەهید دەبێتە چرا و ڕێگای تاریکی داهاتوومان ڕۆشن دەکاتەوە. کوردبوون و شەهیدبوون دوو سیمای دیاری نیشتیمانێکن کە جەور و ستام باڵی بەسەردا کێشاوە. سڵاو لەو ڕۆحە بەرزەفڕانەی کە بوونە قوربانی بۆ ئەوەی ئێمە بە کوردی بدوێین، بە کوردی بنووسین و بە کوردی بژین و بمێنینەوە. ئێوە ڕۆشتن بەڵام ناوتان وەک تیشکی زێڕێنی خۆر هەموو بەیانیەک لە پشتیاکانی کوردستانەوە هەڵدێتەوە. نیشتیمانی من بریندارە. نیشتیمانەکەم تا ئێستاش خوێنی لێ دەچۆڕێ. ئێمە جارێکی تر قوربانیماندا، جارێکی تر منداڵەکانمان بێدایک و باوک و جارێکی تر جەرگی دایکەکانمان سووتە. بە ناوی خۆمان و دەستگای میدیایی کورساتەوە هاوخەمی خۆمان ڕادەگەێنین بۆ ئەو خێزانەی کە شەوی ڕابردوو بەداخەوە دوو هاوسەرگیانیان لەدەستدا و دوو منداڵی پەپوولە ئاسا لە تەمەنێکی زۆر منداڵەوە بێدایک و باوکمانەوە. ئێمە هاوخەمی خۆمان ڕادەگەێنین بۆ هەموو ئەو خێزانانەی کە ئێستا لە پرسەدان. کورد لەم کاتەدا کۆمەڵێک قوربانی داوە لە کاتێکدا خۆی خاوەنی جەنگەکە نییە. لە کاتێکدا وڵاتانی دراوسێ دەکەونە جەنگەوە پرشکی ئەو جەنگە بەر ئێمە دەکەوێت و وەک هەمیشە کورد دەبێ قوربانی بدات. ئێمە هەموو خەمبارین، لە ماڵی هەرێکێکماندا پرسە هەیە. ئێمە هەموو هاوبەشی خەمی ئەو خێزانانەین، ئەو دایکە جەرەک سوتاوانەین کە جارێکی تر مەرگی ڕۆڵەکانیان بینیەوە. بە هیوای ئەوەین کە خوێنی ئەو قوربانیانە، خوێنی ئەو گەنجانە ببێتە دەرمانێک بۆ چارەسەری ئەو دۆخەی کە ئێستا هەیە و هەرێمی کوردستان لەو دۆخەدا پارێزراو بێت و جارێکی تر خوێنی هیچ ڕۆڵەیەکی کوردی ئێمە نەڕژێت تەنها لە پێناو ئەوەی کە کوردین. سڵاوتان لێبێت ئازیزانم. فایلی جەنگەم ئێوارەیەش لەگەڵتان بەردەوام دەبێت. دەمانەوێت جارێکی تر لەگەڵ ئەوەی کە هەرێمی کوردستان بووەتە قوربانی ئەو جەنگەی کە هەیە و کۆمەڵێک دۆخی با بڵێن خراپ و نەخوازرا و بەسەر هەرێمی کوردستان داهاتووە. بەشێکی زۆری ئەو دۆخانەمان لە بەرنامەکانی پێشوو باس کرد. یەکێکی تر لەو بابەتانەی کە بەڕاستی ئێمە پێویستە قسەی لەسەر بکەینم ئێوارەیە ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانە. ڕەنگە کەسانێکە بن بڵێن ئێمە لەم کاتەدا لە جەنگداین چ پێویستمان بەوە هەیە گەشتی ئاسمانی بکرێتەوە، خۆیمە بە تەمانین سەفەر بکەین. ئێمە تەنها تەبعاً لە هەرێمی کوردستان گەشتە ئاسمانیەکان و لە عێراق ڕانەگیراوە، بەشێکی زۆری وڵاتان ئەم بڕیارەی تیادا دراوە. بەڵام ئەوەی کە بەڕاستی بۆ ئێمە گرنگە لەسەر ئەم بابەتە ئێمە بیرمان نەچێت نزیک بە چەند هەفتەیەکی تر حاجیان خۆیان ئامادە دەکەن بۆ ئەنجامدانی فەریزەی حەج و ڕەنگە کە سوکاری ئێمە، ڕەنگە دایک و باوکی ئێمە، ڕەنگە کەسانێک هەبن کە ساڵانێکی زۆرە ناوی خۆیان تۆمار کردووە و بە ئامانج و بە ئومێدی ئەوە بوون کە ناویان بێتەوە و بچن فەریزەی حەج ئەنجام بدەن. ئەوانەی کە ئەم ساڵ ناویان بۆ ئەو فەریزەیە هاتوۆتەوە، خۆی گەورە بە نسیبی هەمومانی بکە ئینشاءڵڵا، چۆن دەچنە وڵاتی سعودیا. لە ئێستادا کە گەشتە ئاسمانیەکان ڕاگیراوە، ئێمە بە شێوەیەکی گشتی باسی ئەو گرفتانە دەکەین کە بۆ بازرگانان، بۆ گەشتیاران و ئەو کاریگەری خراپانەی کە بەهۆی ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانەوە دروست بووە. بەڵام ئەوەی کە ئەو بابەتەی کە گرنگە لەسەری بوەستین و قسە بکەین ئەوەیە کە ئەو کاتەی کە پێویستەوە بڕیار درێت حاجیان بچنە وڵاتی سعودیا لەگەڵ ئەوەی کە گەشتە ئاسمانیەکان ڕاگیراوە چ چارەسەرێک بۆ ئەم بابەتە دۆزراوەتەوە و ئایا حاجیان چۆن دەگەیەنرێنە وڵاتی سعودیا لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین. کۆمەڵێک میوانم ئێوارەیە لەگەڵ من بە سوپاسەوە ئامادەیان دەبێت. بەڕێز ئارام بابان ئەنجامی ژووری بازرگانی سلێمانی لەگەڵ من ئامادەیە، بە سوپاسەوە زۆر بەخێربی کاک ئارام. ولیان بەرزنجی بەڕێوەبەری ڕێگەپێدراوی کۆمپانیای ستار ئەلاینس بە سوپاسەوە لەگەڵ ئێمە ئامادەیە، زۆر بەخێربی کاک ولیان.
ڕەنگە پاشکەمێکی تر زۆر بەڕێز کاروانستونیش ئامادەیە باشە وتەبێژی ڕسمی حەج و عمرەی هەرێمی کوردستان بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیە کاک کاروان بەڕێزیشتان زۆر بەخێر بن. من ئەمەوێت سەرەتا کاک کاروان بێمە لای بەڕێستان و باسمان کرد کە لە ئێستادا گەشتە ئاسمانیەکان ڕایگیراوە بەڵام ئەوەی کە بۆ ئێمە بەڕاستی گرنگە و ڕەنگە کەسانێکی زۆر هەبن لە چاوەڕوانی ئەوەدا بن بزانن چارەنووسی ئەم دۆخەت چی بەسەردێت بە تایبەت ئەوانەی کە بۆ ئەم ساڵ ناویان هاتوۆتەوە کە بچن بۆ حەج لە ئێستادا کە دۆخەکە بەم شێوەیە چ ڕێگە چارەیەک دانراوە بۆ ئەو هاوڵاتیانەی کە دەیانەوێت ئەم ساڵ ڕووکەنە وڵاتی سعودیا و فەریزەی حەج ئەنجام بدەن. زۆر سپاس بەلای خوای گەورە میرەبان سپاس بۆ ئێوە من بە خێراتنی میوانەکانی جەنابیش دەکەم و لێرەوە ئەو خەمی خۆم بۆ ئەو خانەوادەیە دەردەبڕم کە دوێنێ شەو بەداخەوە کرانە ئامانجووە داواکار لە خوای گەورە جێگەیان هەموو شەیدانی هەرێمی کوردستان بە بەهەشتیش بەرین شاد بکاتن و هەر کەسێک زوڵم لە هاوڵاتیانی ئێمە بکاتن خوای گەورە ئەم زوڵمە قبول نەکاتن بەڕاستی ئەمە کارگەری لەسەر دەرونی هەتانەت حاجیەکانیش دەبێتن بەڕاستی ئەم ڕووداوانە دیارە وەکو جەنابش ئاماژەت پێدا ئەم شەڕی کە ئێستا هەیە کاریگەری کردوتە سەر هەموو کایەکان و بە تایبەت کە ئێستا لە فەریزەی حەج نزیک دەبینەوە لە وەرزی حەج نزیک دەبینەوە پێش ئەوەی کە ئەم ئاڵۆزیانەی ناوچەکە ڕوو بداتن ئێمە لەگەڵ بەڕێز بەڕێبەری گشتی حەج عومرە بەوەکە لە سەردانێکی بەغدامان کرد و لەگەڵ دەستەی باڵای حەج عومرەی عێراقی کۆبووینەوە بڕیار بوو کە پێنجی هەفتی پێنج بڵێن دوای مانگێکی دیکە یەکەم گەشتی حاجانی هەرێمی کوردستان بە ڕێگەی ئاسمانی گەشت بکاتن و ئێمە خۆمان ئامادە کردووە و ویزەی بەشێکی زۆری حاجەکانیش گەڕاوەتەوە بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە ئەم ئاڵۆزیانە کەوتە ناوچەکەەوە هیچ مەجالێکی تێدانیا خۆت هیچ ئاسوویەکی ڕۆن نییە کە هاوڵاتیانی ئێمە ئەو کەسانێک کە ناویان بۆ پرۆسەی حەج هاتۆتەوە بەڕێگەی ئاسمانی گەشت بکەن. بۆیە ئێمە لە بەڕێبەراتی گشتی حەج عومرە دوێنێش کوبوونەوەیەکی بەرفراوانمان هەبوو و لەگەڵ هەموو نووسنگەی حەج عومرە لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان و لەوێدا ئەو بابەتانەمان خستە ڕوو گفتوگویەکی تێر و تەسەرمان لەسەر ئەم بابەتە کرد بڕیار وایە کە تاوەکو بکرێتن ئەگەر ئیمکان بێت و ئەگەر ڕێی وشکانی ڕێ تێ بچێتن ڕەنگە بە ئەگەرێکی 1995 زیاترەوە گەشتی حاجانی هەرێمی کوردستان ئەم ساڵ هەمویان دەبنە بە ڕێگەی وشکانی دەبێتن و بە ڕێگەی ئاسمانی نابێتن وەکو خۆتان ئاگاداریشن تا دەی نیسان حکوومەتی عێراق ئاسمانی خۆی داخستووە و باس لەوەش دەکرێت هەندێک لە هەواڵەکان کە فڕۆکەکانی خۆشی نردوتە وڵاتانی دیکە بۆیە هیچ ماوەیەک نییە کە ئەم هاوڵاتیانی ئێمە ئەگەر چی قرار بوو کە ئەم ساڵ بوو یەکەم ساڵ بوو هەموو حاجانی هەرێمی کوردستان بە ڕێگەی ئاسمانی گەشت بکەن. باشە کەواتە کاک کاروان ئەگەر بێت و حاجیان ئەم ساڵ بە ڕێگەی وشکانی گەشتەکە بکەن هیچ گرفتێک دروستەکە جیاوازی چی دەبێت لەگەڵ ئەوەی کە ساڵانی پێشتر بە فڕۆکە گەشتەکان دەکرا ئایا وەک لە ڕووی کاتەوە با بڵین ڕەنگە ئەمە کاتێکی زیاتریان پێ بچێ ڕەنگە گرفتی زیاتر دروست بکە بۆ ئەمە هیچ پلانێکتان داناوە؟ ئەکیت پلانێکی زۆر تۆکمەمان دانەوە خۆمان بۆ هەموو ئەگەرێک ئامادە کردووە لە بەڕێبەراتی گشتی حەج عومرە وەکو ئاماژەم پێدا ئێمە ئەم ساڵ بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی ئەوماندا بوو کە لەبەر ئەوەی تێچووی ئاسمانی وشکانی ئەوەندە زۆر نەبوو هەموو حاجەکانی خۆمان بۆ گەشتی ئاسمانی ئامادە کرد بۆ ئەوەی حاجەکانی ئێمە بتوانن زۆر بە ئاسانی بگەنە شاری مەکە و مەدینەی پیرۆز بەڵام بەداخەوە دیارە بۆی ئەم بارودۆخەوە ئەمە نەکراوە بڕواش ناکەم لە داهاتوودا بکرێتن بۆیە ماوەکەی گەلک زۆرە ئەگەر بەراوردی بکەین هەرچەندە ئێمەوە پلانی باشمانداناوە خۆمان بۆ ئامادە دەکەین کە حاجانی خۆمان بەڕێگەی وشکانی بگوازینەوە ئەگەر تا ئەو کاتە من ئێستا قسە دەکەم ئەگەر ئەو کاتە ڕێگەی کەرکووک تا دەگاتە بەغدا و تا دەگاتە عەرعەر ئەمە بە سەلامەتی بمێنێتەوە چونکە ڕۆژانەش لەوێ بردومان هەیە ئەگەر بەم شێوە بڕواتن ئەگەری زۆرە بەڕێگەی وشکانی بچێتن
ئەگەر چی ساڵانی ڕابردە کە خۆم سەرپەرشتی پارساڵ خۆم سەرپەرشتی حەجی وشکانیم کردووە پرۆسەیەکی زۆر سەرکەوتومان ئەنجامدا و ئەگەر پرسیاری هەموو کەسانەش بکەن کە پارساڵ لە هەم هەرێمی کوردستان بەڕێگەی وشکانی بە پاس گەشتیان کردووە پرۆسەیەکی زۆر سەرکەوتو بۆ زۆر باشیش بوو و گەشتێکی خۆشیش بۆ حاجیان بۆیە ئەگەر ئەمە بواری ئاسمانیەکە بەردەست نەبێتن ئەو کاتە ناچارین بەڕێگەی وشکانی گەشت بە حاجانی خۆمان بکەین. زۆر باشە دەست خۆشکا کاروان دواترە گەڕێمە وڵات کاک ئارام ئەگەر باس لە ڕووی بازرگانیەوە باسی کەین ئێمە وڵاتەکەمان دووچاری جەنگێک بووە کە هەمیشە دەڵێن کە هی خۆمان نییە بەڵام ئیتر کاریگەری خراپەکانی لەسەر وڵاتی ئێمەش بەڕاستی دروست بووە لەسەر هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی یەکێک لەو دۆخە خراپانە و یەکە گەشتە ئاسمانیەکان ڕاگیراوە ئەمە لە ڕووی بازرگانیەوە چ کاریگەریەکی دروست کردووە؟ بە دڵنیاییەوە کاریگەری هەیە کورداڵێ سیروان لێشەنێم هەرم بی ئێمە شەڕیشمان نەکردووە هەرتوش بووین لەبەر ئەوە کاریگەری هەیە بە تایبەتی فڕۆکەخانەکان بەستنەوەی شارەکانە بە جیهانی دەرەوە بازرگانەکان گەشتیارەکان با بڵێن زۆربەی ئەو پەیوەندیانە کە پێویستە لە کاتێکی ئاسایی بێت لە ڕێی فڕۆکەخانەوە بێت لەبەرەوە کاریگەری تەواوی ئەبێت لەسەر جوڵەی بازار لەسەر کۆمەڵێک نووسینگە کە ئیشیان لەسەر ئەوەیە کارەکانیان بە تەواوەتی ئەوەستێ و قازانج ناکەن و تووشی زەرەرە بن. تا ئێستا ئەو حاڵەتەمان هەیە کە بە تەواوەتی ئیشەکانیان وەستا بێت کە تورکیا مەتاڕی سلێمانی داخست خەڵکانێکی زۆر تووشی زەرەریی زۆر بوونەوە کە ڕۆژانە بلیتیانە بڕی و ئەگەر بازر گەشتیاری بێ بە هەر حاڵتە ئەجی لە بێ بۆ کاتێکی تر خەڵک بۆ خۆشی سەفەرەکە لەو کاتیان سەفەر ناکات بۆ بازرگانی بێ بۆ نەخۆشی بێ ئەمە مەجبوریە ئەو کاتە ڕێگایکی ترەگرێتە بەر هەم هیلاکەتی زیاترە هەم تێچووی زیاترە لەبەر ئەوە هیوادارم ئاواتە خوازیین ئەم جەنگە زوو کۆتایی پێبێت شتەکان ئاسایی ببێتەوە ئەم جەنگەش بۆ مێژوو ئێڵێ کۆتایی پێێت و کەشی کەشیان سەرکەوتو نابن بەڵام دوجار ئێمە قوربانیەکەیماندا قوربانیمانداوە ئێمە مەجبورین لەبەر ئەوەی کە دراوسانی لە هەنێک ڕۆژتەکانمان پەکی کەوتووە بەڵێ پێکی کەوتووە بەس ئێمە وەکو یەکەم ڕۆژ لە ڕۆژی شەڕەکەیە بە خەڵکمانوت کاریگەری لەسەر پێداویستە سەرچەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نابێت بەرنامێکی تایبەتیشمان لەسەرەوە کرد کە دڵنیاییماندا بە خەڵک بەڵێ ئێستش زەخیرە کۆنەکەنەوە لە پێویست ناکانە سوتەمەنی نەزەخیرە زۆر لەو شتانە لەناو خۆیایە لەناو عێراقایە لەوانەیە بۆ نەقلەکەی تۆزێک کێشەی هەبێ یا تێچوویی کەم بچێتە سەری بازرگانەکانی خۆشمان من لێرە سوپاسیانەکەم چاوچنۆک نین دڵسۆزن بازرگانی نیشتیمانین پێم وایە ئەگەر بارودۆخێک بێتە پێشەوە لەوانەیە ئەو پێداویستە سەرچیانە بەرامبەر بن بە هاوڵاتیان بەڵێ بەڵێ ئێمە تەجروبمان هەیە لەگەڵیان کە تەجروبەی ڕۆژ ئاوامان هەیە کە تەجروبەی لافاوەکەی چەمچەماڵمان هەیە بە بڕێ پارەی زۆر هاوکار بوون کە ئەمە جێی دڵخۆشیە کە بازرگانەکانمان ئیستیغلالی وەزعەکان ناکەن پشتیشمان پێبەستون متمانشمان پێیانە سوپاسی یەکبێکیانەکەم کە لە هەموو بانگەوازێکا بە دەنگمانەوە هاتوون و مرۆڤانە مامەڵەیان لەگەڵ زۆر باش دۆخەکە کرد. دەست خۆش کاک ئارام ئەگەڕێمە وڵات کاک ولیان تۆ زۆر لە نزیکەوە ئاگاداری وەزعەکەی لەبەرەوەی ئێوە ئیشەکەتان ئەوەیە ئەو کاتێک کە بڕیاری ئەوە درا گەشتە ئاسمانیەکان ڕابگیرێت لە عێراق و لە هەرێمی کوردستان کارەکانی ئێوە چی بەسەر هات ئەوەی کە ئێستا ینی ئێوە دەتانەوێ بیکەن چییە و ڕاگررتنی گەشتە ئاسمانەکان چ کاریگەریەکی لەسەر ئیشەکانی ئێوە دروست کردووە؟ سپاس ڕێز و سڵام بۆ جەنابتان و میوانەکان کاریگەریەکانی زۆرن و زەرەرەکان زۆرن نەتوانین لە عێراقەوە دەست پێ بکەین پێشەمەشت زیاتر لە 35 ڕۆژە ئاسمانی عێراق داخراوە یەکەم زەرمەندی یەکەم وڵاتی عێراقە بێ بە هۆی ئاسمانەکەی داخرا ئەو لە هەموو ئەو فڕۆکانە کە تێپەڕە بن بە ئاسمانی عێراق بڕێک ڕسومات وەرەگرێ لە نێوان 300 بۆ 800 دلارێکایەتەوەن سابت نیە ماگانە سەر و 10 ملیۆن دلارە ئەمە بە نسبەت
عێراق و پاشانێتە خوارە بۆ فڕۆکەخانەکان و هێڵە ئاسمانیەکان. ئەتوانم بڵم بە نسبەت بۆ منە شارێکی وەکو سلێمانی فڕۆکەخانەکان هەر گەشتیاری نیە، کارگۆشمانەیە. جەنابی کاک رامەزانێ ما بەشێکی زۆری کارە بازرگانەکان لە ڕێی فڕۆکەخانەوە لە ڕێی کارگۆیەت، چ بەشێکی خواردنمان هەیە، مەوادە سەرەکیەکانی وەکو کەرەسەی بیدایی، وەکو بۆ مۆزوعی دەرمانە، مۆزوعی کارگەی چیمەنتۆ ئەوانەیە، ئەلکترۆنیات مۆبایلوانە هەمووی لە ڕێگەی کارگۆیەت. ئەمە کاریگەریەکی بێجگەلەوە هەر ناو فڕۆکەخانە چەندین کۆمپانیای ناو خۆی تەیە کامانە ئەوانی کە کارەکانی ناو کۆمپانیاکەن لە مەتعەمەکانە، لە کافتریا، لە تەکسیە، لە ئەوانەی ئیشی خەدەماتی عەرزیەکەن، ئەمانە هەمووی هەلی کاری ڕەخسانەوە. ئێستا ئەوانە تەسیری لەسەر دەستی کارەکەشە بێ. بینەوە سەر مۆزوعی کۆمپانیای زۆریش لەو مەجالەیە کار دەکەن. کۆمەڵە کۆمپانیا و نووسنگە گەشتیاریشمان هەیە. ئێستا ئاستی فرۆش زۆر یعنی ناڵم سفر دابەزیۆتە ژێر بۆن لە سایەدا. ئەو نسبەتە کەمەی کەماویشە بەشێکی گەشتیارمان هەیە لە دەروی وڵات گیریان خواردووە. دەستە پێویستەکە بیانێنینەوە یان پێشترێ ناومانێتەوە. بەشێکیش لێرەیە پێویستەکە بگەڕێتەوە لە ڕێگەی وشکانیەوە. تەبان چۆن ئەم کارەکەن؟ ئەم کارە بەشێکی لە ڕێگەی وڵاتی ئوردنەوە ڕۆن. ئێستا هێڵی ئاسمانی ئوردنی بە پاسی بۆ دابین کردوون لە بەختاوە بۆ ئەممان، لێوشۆ بلیتی تاریان بۆ بڕین بۆ شوێنی کە مەبەستیانە. بەشێکیان لە ڕێی سعودیەوە، بەڵام بەشە زۆرەکەی لە ڕێگەی تورکیاوە، لە ڕێگەی فڕۆکەخانەکانی باکووری کوردستانەوە شەر ناخبێ یا دیاربەکر و ماردین ڤیزە وەرەگرن، لێرەوە بە سیارەیان نێرین و لێوەشۆ تیکتی تاریان بۆ بڕین و بە سەفەری خوان. زۆر جارگوێمان لێ بێ مەسەن کەسێک هاتۆ تۆلێەوە یان کەسێک لێرەوە ئەڕوات و بیریشەکەی تۆڵی خۆ گەشتە ئاسمانیەکان وەستاوە ئەم هاتوچۆیە چۆن دەکرێت؟ خەڵکێک ئەوانەی کە زەڕورن سەفەرەکان، چکە سەفەر گەشتیار بەشێکی زۆری کەمالیاتە. کەمالیەکە ئەوەی کە بۆ گروپەڕوا بۆ سیاحاڕۆ زۆر هیلاکەتە ئێستا ناڕۆن، بەڵام ئەوەی کە زەڕورە یانەوەی تیجارەتی یانەوەی نەخۆش یانەوەی بە گەشت هاتووە پێویستەکە بگەڕێتەوە، ئەوانە هەر چۆنێک بێ ئەڕۆن، یانەوەی لەو دوو جیران خواردووە لە ئەوروپایان لا شوێنیکە مەجبورن ئەگەڕێنەوە. تقریبا وتە 35 ڕۆژە گەشتە ئاسمانیەکان وەستاوە لە یەکەم ڕۆژی جەنگەکەەوە. زەرەرە مادیەکان زۆرن بۆ ئێوە؟ زۆر ینی ناتوانانی تەخمینیکەی لە ئۆفیسێکی بچووکی ناو بازارەوە بیگرە، هەتا کۆمپانیەکان هێڵی ئاسمانی و هەتا فڕۆکەخانەکان و هەتا حکوومەتەکەش. بەڵێ زۆرە. باش دەستخۆش. کاک کاروان، باسمان لەوە کرد ئەگەر بێت و لە ڕێگەی وشکانیەوە ئەم ساڵ بڕیار بدرێت کە حاجیان بنێرێن بۆ وڵاتی سعودیە. ئەگەر بێت و بۆ نمونە کەسانێکی تیابێت تەمەنێکی زۆریان هەبێ یان باری تەندروستیان باش نەبێ نەتوانن، یعنی چکە تۆ بەڕێزت باست لەوە کرد کە مودەیەکی زیاتری ئەوێت تەبعاً بە ڕێگەی وشکانی. ئەگەر نەتوانن ئەم ساڵ ڕەنگە ئیتر ناوەکەیان لا ئەبرێ یان چی لێت یان ئەکرێت ئەم مافەی بدرێتێ بۆ ساڵێکی تر، ئەم حەقە چۆن ئەدرێ بۆ هاوڵاتیانەی کە ئەگەر نەتوانن لە ڕێگەی وشکانیەوە بچنە سعودیە؟ بەڵێ خۆی ئەوەی کە پرۆسەی حەج جیاواز دەکاتەوە لە عمرە ئەوەیە گەشتی عمرە گەشتێکی ئارازومەندانەیە وات هەر لەر کاتێکدا بچیتن ئاسایە، بەڵام ئەوەی حەج ئەمە چەند ساڵا کەسێک چاوەڕێ دەکاتن و کە ناوی بگەڕێتەوە بۆ حەجکردن، بەڵام لەو کاتەدا شەڕێکی وا دروست دەبێت کە دوجار شەڕ باڵوێرانیە بۆ هەموو لایەک. بەڕاستی کەس دڵی بە شەڕ خۆش نییەوە، کەسیش دڵی بەو قوربانیانە خۆش نییە. جا هەر لایەکی بووە داواکەن لە خوای گەورە تا ئەو کاتە لایەک بەلای ببێتون ئەم شەڕە ڕابوەستێت، چونکە لە بەرژەوەندی هیچ کەسێکدا نییە. بەڵام ئەگەر هەر حاڵەتێک لەم بابەتەدا ڕوو بداتن بووە ئەوانە ئێستا کە ناتوانن پێویستە بە زووترین کات سەردانی نووسنگەکانی حەج و عومرە بکەن لە پارێزگا و ئیدارە سەربەخواکان، چونکە ئێمە لە بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئێمە 8 نووسنگەی حەج و عومرەمان هەیە لە هەر 4 پارێزگای هەولێر، سلێمانی، دهۆک و هەڵەبجە و هەر 4 ئیدارەی سەربەخۆی گەرمیان، ڕاپەڕین، سۆران، زاخۆ ئەتوانن سەردان بکەن و داواکاری پێشکەش بکەن تاوەکو ڤیزەکان بۆ ئیسقات بکرێتن. ئەگەر حاڵەتەکە زۆر پێویستی کرد کە ناتوانن گەشت بکەن ئەم مافە بۆ ساڵێکی تریان پێ بدرێتەوە، چونکە ئەگەر کەسێک نەخۆش بێت هەرچەندە ئەم ساڵ سعودیا مەرجی زۆر توندی داناوە بۆ ڕێگیریکردن لەو کەسانەی کە ناتوانن حەج بکەن. مەرجەکان چین کاک کاروان؟ ئەو مەرجانە چین کە سعودیا دایناوە بۆ ئەم ساڵ؟
بەڵێ دوو پشکنینی تەندروستیە کە دەبێت هەموو ئەو کەسانەی ناویان بۆ پرۆسی حەج گەڕاوەتەوە ئەم پشکنانە بکەن کە پشکنی یەکەم بەسەرکەوتوی تەواو بووە پشکنینی دووەم وایە کە ئەو نەخۆشیانە دەگرێتەوە کە نەخۆشی شێرپەنجەن یاخود نەخۆشی ئەوەنن کە دڵیان گرفتی گەوریان هەیە فەشەر قەلبی پێدەڵێن یاخود ئەوانەی کە گورچیلان لە کار کەوتووە کۆمەڵێک ئەو نەخۆشیان نەخۆت شێرپەنجەی خوێنیان هەیە یاخود لە دەست و پێککەوتون و ناتوانن هاتۆچۆ بکەن دە لە نەخۆشیانن یاخود ئەو نەخۆشیانەی کە گوازراون هەگەر هەر کەسێکیش ئەم نەخۆشیانە هەبێتن ئەوە لە فلتەری ئەو لیژنە تەندروستیە دەرناچێتن کە لەلایەن حکوومەت یاریمی کوردستانەوە دانراوە تەنانەت ئەم ڕێنمایانە وەکو خۆی لە دەستەی باڵای حەج و عومرەی عێراقیەوە وەرگیرایە بۆیە ئەوانەی کە ئەم ساڵیش دەچن ئەگەر بەڕێگەی فڕۆکەش بێتن هەمان ئەم وەرجانیان بەسەدا دەست پێێتنەوە لە ڕووی شەرعیشەوە حەج بۆ ئەو کەسانە بەردەستێک خۆت بۆ ئەو کەسانە دروستە کە لە ڕووی جەسەدیەوە لە ڕووی توانایی جەستەویەوە پێیان دەکرێت و لە توانای مادیش پێیان دەکرێتە کەسێکی بەتەمەند بێتن زۆر پیر بێتن ڕەنگە حەجی لەسەر نەبێتن کە بەڕێگەیەکی وە لەو بێتن کە خۆی لە ئەزیەت بداتن بۆیە چەند ڕۆژێک بەردەستە بۆی ئەو کەسانە ئەگەر نەتوانن دەتوانن بە زووترین کات داواکاری پێشکەش بکەن باشە کاروان ئێوە ئاگادارتان کردوونەتەوە ئاگادارتان کردوونەتەوە پێشەوە بە نزیکەی ئەم ساڵ چەند کەسمان هەیە لە هەرێمی کوردستان کە دەتوانێت فەریزەی حەج ئەنجام بدە و بۆ نمونێسە لە بەرنامەی ئێمەوە ڕەنگە خەڵکێکی زۆر ئەمە بزانێت کە ئەوەی کە توانای نییە بە ڕێگەی وشکانی دەتوانێت نووسنگەکان ئاگادارکاتەوە بەڵام ئەوە پێشوەخت ئەو کەسانتان ئاگادار کردوێتەوە؟ بەڵێ ئەمە وەکو ئاماژەم پێدادوێنێ لەگەڵ بەڕێز بەڕێوەری گشتی حەج و عومرە بە وەکالەت و لەگەڵ هەموو بەرپرسی نووسنگەکان لە کوبوونەوەدا بوون ئەوەمان بەڕوونی گەیاند کە لە 95 گەشتەکانی ئێمە ئەگەر هەبێتن پرۆسی حەج ئەنجام بدرێت بەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقەوە بە ڕێگەی وشکانی دەبێتن هیچ مەجالێکی تیا نەماوە ڕاستیەکەی کە بکرێتە گەشتی ئاسمانی. بۆی ئەوانەی کە ئێستا ناتوانن بە گەشتی وشکانی گەشت بکەن هەرچەندە بەشی هەمویان لە پشکننی تەندروستی دەرچوون ئەتوانن سەردانی نووسنگەی حەج و عومرە بکەن و بەڵگەنامەی پێویست راپۆرتی پزیشکی بێنن کە ئەمانە لە ڕووی تەندروستیەوە بەڵام ئەگەر لە ڕووی تەندروستیەوەش تەواو نەبن ئەمە هەم دیسان دەشتەوە خاڵی یەکەم کە لەو مەرجانە دەگرێتەوە کە خۆیان حەجیان لەسەر نییە و لە ڕووی تەندروستیەوە ڕێگە پێدراونین ئەمانە حەج بکەن. بۆیە پێشتر ئێمە فلترێکی زۆر باشمان کردوون کە ئەمانن هەموو ئەو کەسانن کە دەتوانن حەج بکەن مەگەرنا کەسێک کۆچی دوایی بکاتن یاخود تووشی ڕووداوێکی هاتوچوو بێت کە نەتوانێتن هاتوچۆ بکاتن یان هەڵسێتەوە لەسەر شوێنی خۆی ئەمانە ڕەنگە مەجالێکی تە ئەگەر نەدەرگەکە بۆ هەموو کەسێک فەرهەم نییە لەبەر ئەوەی بەشێکی زۆری ویزاکان دەرچووە و ئێسقاتکردنی ویزا کارێکی زۆری دەوێت لەلایەن وەزارەتی حەج و عومرەی سعودیەوە لەلایەن دەستەی باڵای حەج و عومرەی عێراقیەوە ئەمە کارێکی ئاسان نابێتن بەڵام هەوڵیشیان بۆ دەدەین وەکو گوتم فەرهەمە بۆ ئەو کەسانەی کە مردوون یاخود ئەوانەی کە پەکەوتن تووشی ڕووداوێکی هاتوچوو بوون یاخود تووشی نەخۆشیێکی کتوپڕ بوون لەمەوەی کە ئێستادا هەیە. باشە کاروان ئەگەر کەسێک ڤیزەکەشی هاتبێتەوە بەڵام کۆچی دوایی کردبێت یانێکێک لەو حاڵەتانە بێت کە بەڕێستان باستان کرد کەسێکی تر لە ئەندامی خێزانەکەی ئەتوانێت لەبری ئەو بڕوات یان ئیترتەوە ئەو حەقا سقوت ئەکات و ناتوانێت کەس لەبری ئەو بڕوات. ئێمە لە بەڕێبەتی گشتی حەج و عومرە ڕێنمایی تەنازولمان هەیە خۆ لە جێدانان هەر کەسێک لە هەر خانەوادەیە کە گیان لە دەستداتن بۆ نمونە باوکیان گیان لە دەستداتان ئەتوانێت کوڕی یاخود کچی یاخود خێزانەکەی یاخود ئەوانەی کە بڵێن پلەیەکن ئەتوانن لە جاتی بچن بەڵام دەبێت پێویستە داواکاری پێشکەشکەن لە ڕێگەی نووسنگەی حەج و عومرەی پارێزگای خۆی اینجا داواکاریەکە دێتە لە ئێمە و پەسەند دەکرێتن و کەسێک لە خانەوادەکەی بە پلەیەک لە شوێنی دادەنرێتن و ئەمە لە پێش ئەم بارود و خەشدا کراوە. ڕاستە بەڵێ دەست خۆش کاروان ئەگەڕێ وڵات کاک ئارام باسی بازرگانەکانت کرد وەسفێکی باشەکردن کە لە خەمی خەڵکان ڕاستە بەڵام لەم دۆخەدا تۆ باست لەوە کرد کە خەڵک پێویستی بوو بێت بازرگانەکان چەند بەهاناوە چوونیان هەبووە بەڵام ئەم دۆخێکی باش نییە بۆ خودی بازرگانەکان و باست لەوە کە ڕەنگە زەرێکی زۆریان کردبێ یعنی بازرگان هەیە ئیشەکەی لەسەر ئەوەیە بۆ نمونە کە شت لە وڵاتانی ترەوە بێنێت باشە لە ئێستادا کە هێڵی ئاسمانی وەستاوە ڕەنگە دۆخی ئەوانیش باش نەبێت ئێوە لەم کاتەیە چۆن هاوکاری ئەوانە ئاکەن
ینی پەنان بۆ ئێوە نەبردووە داوای هاوکاری بکەن چیتان کردووە لەم بارەوە؟ ئێمە بەردەوام ڕۆژانە لەسەر هێڵین لەگەڵیان باشە ئەوەی کە پەیوەندی هەیە لەگەڵ وڵاتێکا وەکو خواردن ئەگەر سین بێگەر هەندستان بێگەر وڵاتانی تر بێ پەیوەندەکەیان بەردەوام پارەیان بۆ حواڵە ئەکرێ کاڵاکانیان بۆیە کاڵاکان ئێستا چۆنیت کاک جاران لە ڕێگەی ئەم قەسرەوە هات ئێستا ئەچێتە مینای مێرسین ڕۆژێکی زیاتر پێچێ ڕسوماتێکی زیاتریش کە $500 بۆ کۆنتەنەرێک تێپەڕ ناکات کە بۆ بڵێن بۆ کۆنتێنەرێک کە برنجی تیاابێ شتێکی وان ناچێتە سەر برنجەکە کە بازرگانەکە زیادی بکە لەسەر هاوڵاتی مەجبورە لەم کاتەیە لە ئەم قەسرەوە باتایە باشتر بوو بەس کەنەیەت بازارەکانی ئێرە پێویستی پێێتی بازرگانەکەی ئەوێش پێویستێتی بیفرۆشێ ئەمیش کاری ئەوەیە کە قازانجکە لەوانەیە قازانجەکەی شتێک کەمتر بکات بەس پێداویستەکانی بازاڕیان پڕ کردوێتەوە ترسمانیە لە ئێستاوە توانم بڵم بۆ ساڵێکی کەش بۆ خوار پێداویستەکانی خواردن کورتێنان دروست نابێت ئەمە بەنیسبەت خواردنەوە بەڵام بۆ نمونە باسی مۆبایلمان کرد من راپۆرتێکم بینی چەند ڕۆژێک لەمە پێش وتیان $20 بۆ $30 ساری بەرز بۆ تۆ لەبەرەوەی کە هاتۆ ئێستا ناتوانیت مۆبایل بێنی کەواتە بۆ ئەم شتانە نرخەکە کاریگەری هەبوو لەسەر مۆبایل کەمالیاتە مۆبایل نرخی مۆبایل و ئەو بە نمونە باسمان کرد بازرگانیەکەی فەوزایەکی زۆری تایە نرخەکان ئێمە دراسێک لەسەر ئەوواکەین ئێستا مۆبایلێک دێت بە $400 فرۆشێ پێ دوای مانگێک بە $300 فرۆشێ دوای دوو مانگی تر بە $250 فرۆشێ ئەم قازانجە لە شەریکە ئەسڵەکەەوە نییە ئەمە احتیکاریە ئەمە زەرەردانە لە گیرفانی هاوڵاتی بازرگانەکان و نەبوونی کۆنتترۆڵێک کە مۆبایلێک مواسەفاتیشی لەسەر نووسراوە لە سا 50 و مواسەفاتەش نییە لە بازارە هاوڵاتی ئەیکڕێ و پاری پێەیە و 4 ڕۆژیکە ئەوەستێ و وێژنی نامێنێ و ئەبێ بچەدانێکی تر بکڕێ ئەمە لە ڕاستیە پێویستمان بە کۆنتترۆڵێکی جۆری تەنها بۆ مۆبایلی پێشکەوتوو کە بزانین ئەم مواسەفاتەی کە هەیەسە بۆ سیارەیە پشکنینی بۆکەن بە پێی مەرجەکان داخڵیەکەن بۆ مۆبایل بە پێی مەرج داخلی ناکەن بۆ نمونە منسراوە کامێراکەی ئەمەە دەرەجە کە نیوەی ئەوەش نییە لەبەر ئەوە لەگەڵ ئەوە شاشتێکی جۆرێک لە هەڵخەڵەتان لە 180 هەڵخەڵەتانی تای مۆبایل شتێکی کەمالیشە یعنی ئەتوانێت کەمالیات ئەتوانێت نەیکڕێ ئەگەر گرانیش بێ وەکو پێداویستی بازار کاریگەری لەسەر بازار ناوێت. باش دەستخۆش کاک ولیان جگە لە ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان ڕەنگە خەڵکێکی زۆر هەبێت لە دەرەوە داوای شتی کردبێ بە پۆست بۆی بگات بەدەستی یان بە پێچەوانەوە لێرەوە شتی نردبێ و بینێرێتە دەرەوە ئەمانە شەمەی ڕاگیراون ڕاگیران نییە بەڵام ئەوانەی بۆ پۆستی سەریع بۆ کە کۆمپانیای پۆستەکە ئەگەر پیوت بێ مەسەن بە فڕۆکە بیان بە پۆستی سەریع بۆی لە ڕێی فڕۆکەەوە بە تەوان ئێستاەوە ناکرێت ئەبێ بچێتەوە وشکانیەکە کاتێکی زۆری وەکو تێچوون هیچ جیازێکی هەیە شتنی لەوانێ بە پێچۆنلانە تێچونەکەی کەمتریش بەڵام کاتەکەی زیاد دەبێت. باشە ئێمە کۆمەڵێکی زۆر باست کرد نووسنگە و کۆمپانیامان هەیە تایبەت بە مێڵەکانی گواستنەوە بە گواستنەوە لەم کاتەدا کە دۆخەکەەوەی لێ هاتووە ئێوە هیچ ینی هەوڵتان نەیەوە بگەن بەلایانی پەیوەندیدار یان بتانەوە دۆخەکە باشتر بکەن یان لە شوێنی خۆتان دانیشتون دەڵێن ئیترزانین لایانی پەیوەندیدار یعنی شتەکە عامە هەموو من ناوچەکەی گرتووە ینی لایانی پەیوەندیدار ئەوەی کاروان باسی کرد عێراق هەر باس لەوە دەکرێت کە بەشێک لە فڕۆکەکانی شیناردۆتە دەرەوە بۆەوەی کە بیان پارێزێت ئەمە جۆرێکی تر لە ناومێدی دروستەکە کە جارێ واز و بەتەمانە بین گەشتە ئاسمانەکان دەست ئەگەر وابێ ئەو شتەوە خۆی دوو جارە بێتە زەرەرێکیان لە هەر وڵاتێک داینێ لە هەر فڕۆکەخانەیەک داینێ بەلاژ نییە پارکین فی لێسەندە ینی ڕۆژانە و شەوانە چەند ڕۆژمێنێتەوە ئەو پاری لێسنەوەیەک دوو فڕۆکە بە پێچەوانەی ئۆتۆمبیل و شتیکەوە فڕۆکە هەتا بمێنێت و ئیژنەکە زەرەرە خراپە چۆنڵی پێی خۆش نیە پێویستە فڕۆکە پێویستە لە فڕینە بەڵێ پێویستە بەردەوام لە فڕی نابێت یانە ئەمە خۆی لە خۆیان زەرەر ئەوە بەنسبەت ئەوەی ئێمە چی بکەین ئێمە چاوەڕین
هەر ئێمە نین وڵاتانی تر مەسەن ئێستا هێڵێکی وەکو هێڵی ئاسمانی قەتەڕی پێش جەنگ ڕۆژانە 500 گەشتی هەبووە و سکێجۆڵی ساڵانەی هەبووە. ئێستا ڕۆژانە 70 بۆ 80 گەشتی هەیە، ئەویش ڕۆژانە سکێجۆڵیەکات چکە ناتوانێت مەسەن بڵێ هەفتەی داهاتوو دە ڕۆژیکەم فلایتان ناکەم لەبەری وەزعەکە تێک نەچێت. هێڵی ئاسمانی ئیماراتی ڕۆژانە لە 500-600 فلایتەواتە لەسەر 100 فلایت 110 فلایت، ئەویش بە هەمان شێوە ڕۆژانە سکێجۆڵیەکات. ئێمە وەکو خۆمان ئێوە بە تەواوەتی شەکانتان بەستاوە؟ بە تەواوەتی نا، بەس ئەتوانم بڵم 85 دۆستاوە. ئەو لە سادەی ئەو سادەی ئەوانەیە کە لە ڕێی وشکانی و یارمەتیانین یاخود بەشێکمان هەیە خەڵکێکەیە بە ئۆنلاین ئیشی کردووە، ئێستا مەسەرەن جاری وایە ئەو هێڵە ئاسمانیانیان ئەو شوێنانەوەیان لۆت لەسەر فریان ناکەون جوابی و هەموو بن مەسەن ئێمە هاوکاریانەکە نەرچەنە ئیشەکان لە ئێمە نەکردووە. خەڵکێکی کە هەیە مەشاکیلی مۆزوعی ڤیزە و شتی هەیە، یەک خاڵی کەشێ ئەمە لێرە و باسی کەم. وڵاتی تورکیا ڤیزە ترانزیتی دەست پێ کرد لە مۆزع، زۆر هاوکار بوو، زۆر یارمەتی خەڵکیان لە ما ڤیزەیەکی 5 ڕۆژی ئەوانێک کە گیریان خواردبوو لێرە ئۆفیسیان نەبوو. بەس دوێنێ هەم باڵۆزخانەکان لە بەغدا هەم کونسوڵەکان لە هەولێرە ئەعلانیان کرد کۆمپانیای نێوەندگیرەکان گۆڕیەوەی کە تەقدیمی ڤیزەی لێکرێت. ئەو کۆمپانیای لێرە ئۆفیسی هەیە کۆنەکە، بەس ئەم تازەی ئۆفیسینی لێرە. ئەگەر وا بێ خەڵک دووبارە بچێتەوە لە هەولێر تەقدیمەکە خەڵکی سلێمانی ئەوە دیسان هەمە بێتە گرفت، هەمە بێتە تێچ و هەم تەخیرێتەوە. ئەنی لەوانەیە لێرە داواکاریمانە بێ مەسەڵەن لە کار بەدەستان لەوانەیە کە بەرپرسن هەوڵبن لێرەش ئۆفیسێک بکرێتەوە. یعنی ئێمە مەسەڵەن وەکو خۆمان مناعەتمانی حتا تێچووی ئۆفیس و شتەکەش بکەین بەس بۆی کاراسانیەک بۆ وڵاتیان بکەن لەم دۆخەیە. بەڵێ دەست خۆش. کاک کاروان قەرارە یان با بڵێن ئەوەی پێش ئەم دۆخی کە ئێستا هەرێمی کوردستانی پیادا تێپەڕ دەبێ بڕیاروا بووکەی یەکەم با بڵێن گەشتی حاجیان بۆ وڵاتی سعودیە دەست پێ بکات و ڕەنگە ئێستا خەڵک و بینەرێکی زۆری ئێمە چاوەڕێی ئەو وەڵامە بێ بزانن کە ئێمە خۆتەزانیت لە دوای جەژنی ڕەمەزان و دوای ئەوەی کە ڕەمەزان دەڕوای تر چاوەڕین خەڵک خۆی ئامادە دەکا بۆ جەژنی قوربان و پێش ئەوەی تر حاجیان گەشتەکانیان وردەوردە دەست پێ دەکا. بڕیار وایە ئەگەر بێت و بەڕێگەی وشکانیش بێ کە وەک زۆر باسمان کرد کە ئەگەرەکان زۆرە هەر بەڕێگەی وشکانی بێ، بەڵام کەی یەکەم گەشتی حاجیان بۆ سعودیە لە ڕێگەی وشکانیەوە دەست پێ دەکات؟ ڕاستیەکەی بە جەنابەت بڵێم لای ئێمەش دیار نییە، ینی ئەگەر چی پێشتر قەول بڕیار بوو کە هەفتی پێنج یەکەم گەشتی حاجیان دەست پێ بکاتن، بەڵام بە ئاسمانی بە ئاسمانیەکەش زۆر ماوەی کەمتر دەویست و پرۆسەکە زۆر بە خێرایی بەڕێ دەکرێت لە ماوەی 4-5 ڕۆژدا بەڕێ دەکرا. ئەوە ئێستا هەیە هەموو عێراق دەبێتە وشکانی، ینی دوێنێ سەرۆکی دەستەی حەجمرە عێراقیش شێخ سامی مەسعودی باسی لەوە کردووە کە ئامادەکاریەکانی پرۆسەی حەج لە عێراقیشدا تەواو بوون. ئەمە تاڕادەیەکی زۆر هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ هەموو حاجیانی عێراق و هەرێمی کوردستانیش وەکو گوتم بەشێکی زۆری ڤیزای حاجیان گەڕاوەتەوە و ئامادەن و ئێمەش پلانی خۆمان ئامادە کردووە بەردەوامیش لەسەر هێڵی بۆی بزانی بگەینە ئەو قەنەعەتەی بە چ ڕێک حاجیانی ئێمە گەشت دەکەن. بەڵام وەکو ئاماژەم پێدا بە هەر چۆنێک بێتن ڕێگەی وشکانی لە ڕێگەیەکی هەرە نزیکە کە حاجیانی هەرێمی کوردستان گەشت پێ بکەن و ئەگەر ئەم ڕێگەیە سەلامەت بێت ڕێگەیەکی زۆر باشە. بەس ئەگەر بێت و بەم ڕێگەیە بێت کاروان پێویستی بەوە نییە کە ئەنی مودەکە کاتەکە بێنە پێشتر بۆ ئەوەی کە لەبەرەوەی خۆتەزانی بە ڕێگەی وشکانی کاتێکی زیاتریانەوێت تا دەگەنە ئەوێ ڕەنگە تۆزێ ئیشەکە بۆ ئێوە قورسترکە ئەو کاتە بڕیاری ئەوە دەدرێت کە زووتر حاجیان بنێرن بەرەو وڵاتی سعودیە؟ تا ئێستا بە شێوەیەکی فەرمی لەلایەن دەستەی باڵای حەجمرە عێراقیەوە ئاگادار نەکردن و ئەوانیش تازەگی ئەنی دوای ئەوەی کە سەرۆکی دەستەکە بەشداری لە کۆنگرەی عومرە کردووە لە شاری مەدینە دیارە هیچ مەجالێکی تێدا نەما وەکو خۆتان ئاگادارن ڕۆژانە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا بردومان دەکرێت فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەرێمی کوردستان و فڕۆکەخانەکان دیکەواتە مەجالێک بۆ ئەوە نەما کە گەشتە ئاسمانیەکان دەست پێ بکەنەوە و بۆ ئەوەی حەجی ئەم خەڵکەش نەفەوتێتن بڕیار وایە کە بە ڕێگەی وشکانی گەشتەکە بکرێتن. ئەگەر چی پارساڵ گەشتی وشکانی بە ڕێگەیەک بوو کە زۆر ئاسان بوو بۆ حاجیانش ئەم ساڵیش هەوڵ دەدەن بە هەمان شێوە بێتن شەوێک لە کەربەلا دەمێنەوە و شەوی دواتر لە شنەقاکی سعودیا
بۆ شەوی سێەم کە ئەم ساڵ بەنسبەت حاجیانی هەرێمی کوردستانەوە دەبێت یەکسەر بچنە شاری مەکەوە تا ڕەنگە دوو شەو زیاتر لە ڕێگە بمێنەوە هەرچەندە بابەتەکانی خواردن و شوێنی مانەوە زۆر بەباشی ئامادە کراوە و ئامادەکاری زۆر باش کرا بۆی بە باشترین شێ بتوانین خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین بەڵام زروفێک هاتۆتە ئاراوە کە کەس دڵی پێخۆش نییە هیوادارین ئەوەی کە ناویان دەرچۆ بە سەلامەتی حەجی خوان بکەن و بگەڕێنەوە ناو کەس و کاریان. کاک کاروان زۆر بە کورتی وەڵام بێت تۆ سوپاس دەکەم هیچ ئەگەرێک یان گریمانەیەک هەیە کە ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە بەشێکی زۆری وڵاتان گەشتە ئاسمانیەکانیان ڕاگیراوە پرۆسەی حەج ئەنجام نەدرێت؟ پرۆسەی حەج سعودیا ئامادەکاری خۆی تەواو کردووە و بڕوان ناکەم پرۆسەی حەج ڕابگیرێت بەڵام بەنسبەت هەرێمی کوردستان و عێراق ئەگەر تا ئەم بارودۆخی کە ئێستا قسەی لێ دەکەین ئەگەر ئەوە بێت گەشتی وشکانی ئاسان دەبێت بەڵام ئەگەر لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان ئەو شارانەی کە حاجی ئێمە هاتوچی پێ دەکات سەلامەت نەبوو هەرچەندە ئێمە لە بەڕێبەراتی گشتی حەج عومرە و حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا پەیوەنددارەکان لەگەڵ دەستگا ئەمنیەکان و لەگەڵ سوپا لەگەڵ پۆلیسی فدرالی پەیوەندیەکی زۆر باشمان هەیە لە پارسەڵ لە ساڵانی پێشتریشدا کە زۆر بەباشی توانیمان پارێزگاری لە حاجیان بکەین تا چون و گەڕانەوە بەڵام ئەگەر ئەم ڕێگەیە سەلامەت نەبوو ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە پێویست بکات ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بڕیارێکی فەرمی لەم بارەیە بداتن کە ئایا خەڵکی خۆمان بەو ڕێگەیەدا گەشت بکاتن یاخود نەکاتن. ئەو کاتە چی کا کاروان ئەو کاتە چی ئەگەر بێت و ڕێگەی وشکانیش سەلامەت نەبێ ئەو بڕیاری کە بەڕێستان باسی دەکەن لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بدرێ و کاتە بڕیارەکە پێدەچێت چۆن بێ ینی دەکرێت ئێمە ئەگەر بێت و ڕێگەی وشکانیش سەلامەت نەبێ بڕیار بدەین لەسەر ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم ساڵ پرۆسەی حەج ئەنجام نەدەن؟ ئەمە بڕیارێکی زۆر دوورە یعنی بەڵام من وەکو گریمانە باسی دەکەم بڕیارێکی زۆر دوورە ئەوەی تا ئێستا هەیە گەشتەکان بە وشکانی دەبێتن و ئینشاڵڵا کێشەی نابێتن و بارودۆخەکەش با ئێمە بە هیوابەخشیەوە قسە بکەین بە ئومێد بین کە ئەم بارودۆخە بەباشی بەڕێوە دەچێتن و کێشەکان بەڵکو ئەم شەو بگەنە ڕێککەوتنێک و ئەم بارودۆخە بۆ هەموو وڵاتانی ناوچەکەش ئارام بێتنەوە ئیتر خوێنی کەس نەڕژێتن چونکە خوێنی مرۆڤەکان لە دیدی ئاینی پیرۆزی ئیسلامەوە شتێکی زۆر پیرۆز و سەنگینە ئینشاءڵڵا داواکان لە خوای گەورە ئەم ئاوێک بەم ئاگرەدا بکاتن و ئەم شەڕە ڕابگیرێت بۆی خەڵکی ئێمەش هەم لەو دلە ڕاوکێیە و بتوانن فەریزەی خۆشیان بە ئاسانی ئەنجام بدەن بەڵام ئەگەر بۆ گریمانەیەکی دوور وابیتن گیانی هاوڵاتیانی خۆ ئێمە زۆر لەوە گرنگترە لەوە ئێمە سەفرێکیان پێ بکەین کە نەزانین سەلامەت دەبن یان سەلامەت نابن ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و خودی بەڕێز وەزیر ئەو وەختەیە بڕیارێکی کلاکەرەوە لەسەردەم بەڵام ئەمە بڕیارێکی دوورە ئینشاءڵڵا حەجەکە بەڕێگەی وشکانی دەبێتن و هەموو هاوڵاتیان دەتوانن حەجی خۆیان بکەن. ئینشاءڵڵا زۆر سوپاس کاک کاروان کاک ئارام هەوە کۆتا پرسیار خەڵک دڵنیا بکەینەوە لەوەی کە جوڵە بازرگانیەکان نەوەستاوە ڕەنگە تۆزێک گرفتی دروست کردبێ بەڵام جوڵە بازرگانیەکان بەردەوام ناژوەستێت تەنانەت لە ئێستاشدا کە نزیکی 35 ڕۆژە گەشتە ئاسمانیەکان ڕاگیراوە بەڵام هێشتا هیچ گرفتێکی دروست نەکردووە بۆ دروستیشی ناکات کەواتە هیچ گرفتێک خاڵە گرنگەکەی ئێمە سوتەمەنیە لە ناو خۆیە ئاسایشی ئاردە گەنمە لە ناو خۆیە ئاسایشی زەیت و چەند بابەتێکی سەرەکی خواردنی هاوڵاتیان لە ناوخۆیە کە ئەو بابەتەی کە خواردنیش ئەساسیە وەکو برنجە ئەویش کۆگاکان پەڕن بازرگانەکان بەردەوام کاڵا ئەهێنن ڕێگای گیراوە ڕێگایکی تر ئەو ڕێگایتر بگیرە ڕێگایکی ترە دۆزنەوە بازرگانەکانمان وریان بە تەواوی جیهان ئاگەڕێن بگرە ئێستا بە بازرگانی وڵاتانی تریش بازرگانمان هەیە برنجە فرۆشێ بە وڵاتی ئیقلیمیەکان لەبەرەوە ترسمان لە خواردن ئەساسیەکان نییە ئەمە شەڕە و یەخەی گرتوین بۆ چەند شتێکی کەمالیات نرخی بەرزە بێتەوە بۆ ئەو کەسانەی کە کاروباریان لەگەڵ گەشت و گوزارە کاریان بە تەواوەتی ئەوەستێ ئەو کارگانەی کە مواد ئەوەلیەکانیان لە با بڵێن لە وڵاتی ئێرانە ئیستا بە تەواوەتی وەستاوە
ئەگەر لە شوێنێکی تربیەنن تێچوویکی گرانترەکەوێ بەس ئەتوانن بۆ هەتا ئەم کاتەی پێبەڕێ بکەن کارگەکانیانەوە ئەتوانن بیێنەی گرانتر بکەوێ بەس پێداویستەکانی بازار پڕکەنەوە خۆشیان ئامانجیان ئەوەیە بۆی کە لە بازاردا نەبڕێن ئەگەر قازانجی نەکەن مەجبورە بن بەردەوام بن. دەستخۆش زۆر سوپاس کاک ولیان زۆر بە کورتی کۆتا پرسیارەگەر وەڵام بیتەوە ڕاستی گرنگە بەلامەوە بزانم ئێمە کە باسی گەشتەکەین شەرنیە گەشتەر بۆ خۆشی و سەفەر و سیاحەت بێ زۆر کەسەیە بەڕاستی بۆ نەخۆشی پێویستی بەوەیە یعنی ڕەنگە کەسانێکە بن ئێستا زۆر پێویستیان بەوە بێت کە بە زووترین کات بنێرێنە وڵاتانی دەرەوە بۆی چارەسەر بکرێن هیچ ڕێگەی چارەسەرێک بۆ ئەمانە دۆزراوەتەوە ئەمەش گرفتی دروست نەکردو بۆ ئێوە هەر وەکوتم تەنها و ڕێگە وشکانیە لە بەغدا یعنی دۆخەکەی ئەوەندە خراپ بێت ناتوانێت بە ڕێگەی وشکانی کاتی کۆرۆنا کە ئاسمانەکان بە تەواوەتی داخرا بوو جاریوە هەبوو ئیستسنا وەرەگیرە هەفتەی جارێ مانگی دوسێ جار چەند گەشتێک ئەنجام مەدرایان جارە بوو مەسن گەشتی تایبەت فڕۆکەی ئەمبولانسەوانە ئەنجام مەدرا هەندێک جار ئێستا ئەوەش نەماوە کەسی وهاتان هەیە کە ئاوا زەڕوو بێت ینی بەڕاستی هەتا ئێستا کەیسێکی وا ناچۆتە بەردەستمان خۆشبەختانە بەڵێ بەس ئەگەر هەبێ تەسەوڕ ناکەم هیچ بێجگەلەوەی تەنها ئاسانکاری بۆکەن بە ڕێگەی وشکانی بەڵێ لەبەرەوەی ئاسمانەکە داخراوە ئاسمانەکە داخرا و شەڕیشە یعنی ئەگەر ئێستا لە ئاسمانەکەش بکرێتەوە لەم زروفی ئێستا کە وەزعەکە ئەیبینین لە ناوەڕاستی شەڕەکەی نێمە هەموو هێڵە ئاسمانەکانی شەر نیە ئێستام دقەیەک سەر بگەڕێنە لەبەرەوەی شەریکاتی کۆمپانیایوانەی کە تەمین و بیمان یان سعرەکە زۆر بەرزەکەن یان هەمووی ناوێرێت بێت یعنی لەبەرەوە تۆزێ وەختیەوێت ئەم سێکتەرە سێکتەری گەشت و گوزار هەموو زروفێک کە یەکەم سێکتەر تأسیری لێکات تقریبا آخر سێکتەری ژێتەوە تایم کەواتە دەستخۆش زۆر سوپاس ئەمەش بە هیوای ئەوەین کە هەرچی زوو ئەم جەنگە کۆتایی پێبێت ئارامی و خۆشبەختی بگەڕێتەوە بۆ ناو خێزان و ناو ماڵەکانمان و ناو وڵات و نیشتیمانمان بەڕاستی یاخوا هیچ کەسێک پێویستی بەوە نەبێت کە ئێستا ئەوەندە وەزعی تەندروستی خراپ بێت کە پێویستی بۆ بێت گەشتی ئاسمانی بکرێتەوە و بۆ چارەسەر بچێتە دەرەوە ئێمە دوعای ئەوە دەکەین کە هەر کەسێک پێویستی بەوەیە سەفەرکە بۆ خۆشی و گەشت و گوزار بێن نەک بۆ نەخۆشی بە هیوای ئەوەی کە بە زووترین کات گەشتە ئاسمانەکانیش دەست پێ بکاتەوە ئەگەر دەستیشی پێ نەکردەوە ئەوەی کە کاکاروان باسی کرد بە خۆشحاڵیەوە تا ئێستا ڕێگەی وشکانی ڕێگەیەکی باشە بۆی کە بتوانین هەموو ئەو کەسانەی کە سوکارمان هەموو ئەو کەسانی کە دەیانەوێت ئەمساڵ بچنە حەج لە ڕێگەی وشکانیەوە بە ئاواتی خۆیان بگەن ئینشاءڵڵا و لێرش دوعای خێر بۆ هەمومان بکەن بە هیوای ئەوەی کە دۆخەکە باش بێت و تا ئەو کاتەی کە ڕادەگەیەندرێت بتوانێت گەشتە ئاسمانەکان دەست پێ بکاتەوە و پرۆسەی حەج لە ڕێگەی گەشتە ئاسمانیەکانەوە بکرێت و ئەگەرنا ڕێگەی وشکانی تا ئێستا هەیە و هیچ کات ناومێد نابین و هەمیشە داوا لە خوای گەورە دەکەین خۆمان و ماڵ و منداڵ و نیشتیمانەکەمان بپارێزێت جارێکی تر بە هیوای ئەوەی کە ئیتر جەرگی هیچ دایکێک نەسووتێت لەم نیشتیمانە و هیچ منداڵێک ئیتر بێدایک و باوک نەبێت سپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ لەگەڵتان دەبم شاد و بەختەوەر بن.